سڵاو ئازیزان، سڵاو خۆشەویستان، سڵاو لە بۆ هەموو هەوادارانی هونەرمەندی گەورەی دووبارە نەبووەوە کاکە فەرهاد زیرەک. ئەوڕۆکە زۆر دووجار خۆ بە خۆشحاڵ دەزانم لەبەرەوەی ئەو زاتە پیرۆزانە سەردانیان کردین لە بناری سەفین لە بۆ کارێکی هونەری زۆر پیرۆز. ئەویش ئەوەی کە فەرهاد زیرەکی لە بۆ بەیاد کردینەوە بە لە نوێوە، ماشەڵڵا سێ فەرهاد لە ژوورێکدا بووین. گوتی ئەمنیش زۆرم با برێم، ئەمنیش یادگار ئەمینم، ئەمنیش فەرهادم. سڵاوی تایبەتی عومەر زۆر باش بە هەموو لای قبول بکەن، وەکو برا بچووکێکی خۆتان لە خزمەتتان داین. پێمان باش بوو هەندێک بەسەرهات و یادەوەری ئەو کەڵە هونەرمەندە لە یاد کراوە بخێنە ڕوو. فەرهاد زیرەک بەختەکی کورد بوو، خوا پێی بەخشی. فەرهاد زیرەک لەو کەسانە بوو کەسێکی هەژار، لە بنەماڵەکی هەژار، کوڕێکی هەژار، لە خانەوادێکی هەژار، بەڵام لە ئەدای هونەریەکی زۆر گەورە و زۆر بەفرەوان، لە قورگێکی زێڕین، لە هەستێکی زۆر پاک توانی خۆی بخزێنتە ناو بواری هونەری کوردی. لە هەمان کاتیشدا ئەرشیفێکی زۆر دەوڵەمەند لە هونەری کوردی دروست بکە. بەڵام ئەوەی جێی داخە لە ناو وڵاتەکەیمە هونەر و هونەرمەند و بەهرەمەندەکان ماڵوێرانن. بشبورن کە ئەو قسەیە دەکەم کە دەرێ ماڵوێرانن، لەبەر ئەوەی پێگە و پێوەری هونەری لە وڵاتەکەیمەدا بەڕاستی زۆر هەژارە، زۆر لاوازە، خەمخۆری نییە، کەسی نییە بە دوای دابچێ. ببینە حەسەن زیرەکمان، محەممەدی ماملێمان لەو تەمەنەی سڵحداودا، ئەوانە هەمووی لەبەر هەژاری مردن، لەبەر بێجێیی مردن، لەبەر بێکەسی مردن. فەرهاد زیرەکیش یەکێکە لەو کەسانەی کە ئەوڕۆ بەشێک لە هونەرمەندەکان کە خۆیان پێ ئەستێرەیە، خۆیان پێ لە قیمەیە، نامەوێ ناوەکان بینیم، بەڵام ئەگەر پێویستی کرد ناوەکانیش دەینم. وەڵڵاه تکای لەمە دەکرد، دەیگۆ زۆر باش ئەگەر بێت و لە ناو یەک کاسێتی فەرهاد زیرەکی تەنها یەک کۆپڵە گۆرانی منی تێدابی. زۆر لەوانە تەپڵچی بوون، تەپڵیان لە بۆ فەرهادی لێدا بەوش مەمنون بن ئەگەر لە ئاهەنگێک بچین تەپڵی لە بۆ لێ بدەن، بەوە مەمنون بن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان مایکەکەیان بگرت بە وەکو پێی دەرێن عەریف حەفل، وەکو ئەوەی کە پێشنیارێکی وشەک بدرچێنی بەس ناوی فەرهاد زیرەک بینی لۆ ئەوەی لەگەر وەجهی فەرهاد زیرەک بناسرێ. بەڵام بەداخەوە زۆریش بەداخەوە ئەو قورگە زێڕینە، ئەو کەسایەتیە جوانە یەک شت فەرهادی لە ناو برد، یەک شت فەرهادی شاردەوە. ئەویش فەرهاد لەبەر ئەوەی لە بنەماڵەکی ئەوەندە ڕێک و پێک بوون، ئەوەندە خانەدان بوون، ئەوەندە کەسایەتێکی نەرم و جوان و بە هەژاریەکەی، چونکە خوێندەواری کەم بوو، دەترسا لەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە پرسیارێکدا ئەحراز بی، حتا لیقای تەلەڤیزۆنەکانی کاتی نەی دەکرد، ئەو گرفتە بوو، زۆر بەداخەوە ئەو گرفتە بوو. بەڵام لە کاتی قسەکردندا کەسێکی ناتقە، کەسێکی ئەوە نییە و ئەوانەی ئێستا کە لە ئەستێرە خوار حسێب دەکەن و بڕۆ قسەیان لەگەڵ بکە، ئەسان پیا شەرمەزارە کاتی جێ لە زۆر شت دەبیستی. ئەوە وانە بوو، بەڵام شەرمەچی دەکرد، ئەو کورتە شەرمە نەدەچوە ئیعلام. هەموو جارێش گلەیەکی لێوە دەکرد، دەیگۆ هەموو هونەرمەندانی کورد بە ڕەزیلی دەڕۆن، بە بێکەسی دەڕۆن، بە نەهامەتی دەڕۆن. ناکرێ هونەرمەندێک بژێوی ژیانی ڕۆژانەی زۆر کەم بی کەچی لە هەمان کاتیشدا ئەو پارەی کۆی دەکاتەوە کلیپێکی پێ بکات یاخود کارێکی هونەری پێ بکات. لە بۆ فەرهاد زیرەک ئەو کاتانە زۆر سەخت بوو. ئەو کاتانە من باز دەکەم بڕوا بکە بەسەرهاتێک دەجێڕمەوە یادی بەخێر، لەبەر ئەوەی نەمالۆیە باسی دەکەمەوە. هونەرمەندی خوالی خۆش بوو، خدر خۆشناو لەسەر ستێج بوو لە ئاهەنگەکی، کاتی کە فەرهاد زیرەک گەیشتە وێندەرێکە
یەک لەوانە کوڕێک بە ناوی ئیبراهیم ئەو وەختی پێیان دەگوت ئیبراهیم ماوی ئێستا لە کەنەدایە بێ ئەوەی عرف و عادەت و ڕێز لە یاسا و لە قانون بگرێ ڕێک چوو مایکەی لە خدر خۆشناوی وەرگرت و گوتی ئێستاش ئێوە هونەرمەندی لا و گەنج هونەرمەندی کورد فەرازیرەک. یعنی ئەوە نەبوو سوکاتیکردنەکبی لە بۆ خوالێ خۆش بوو خدر خۆشناو، حەماسەتی ئەو جەماوەرە و حەماسەتی ئەو خەڵکە و خۆشەویستی ئەو هەموو خەڵکە لە بۆ فەرازیرەک گەیشتە ئەو ڕادەیە کە بتوانێت زۆر سنووری هونەری بش ببەزێنی. فەرازیرە کاتی گۆرانیەکانی دەگوت کەسێکی سادە نەبوو، کەسێکی زۆر تێگەیشتی بوو. گۆرانیەکانی کە دەیگوت پرۆڤەکی چاچی لەسەر دەکرد، بەڵام پرۆڤەکانیش زۆرینەی کات تەنیا بوون، بە تەنیایی دەکرد. لەوە شەرمی دەکرد دەرنەبادا لەگەر مۆسیقی لە شوێنێکدا بڕوە. زۆر جاری وا بوو لانگ دانیشتە کە مۆسیقە نەیتوانێت لەگەری بڕوای، یاخود ئەو میکسەرە نەتوانێت تەبەقەی دەنجی بداتێ، یاخود گۆرانەکەی ئەوەندە بە حەماس بووە پێی نەچوو مایکی بەعەددادایە، چەند جار مایکی شکاندیە. لەبەر ئەوەی دەیویست بەڕاستی هونەرێکی قوڕجی زێڕینی، هونەرێکی پوخت، هونەرێکی ڕێک بداتە جەماوەرەکەی خۆی. ڕەخمی ئەوەی کاتی فەرهادزیرەک گۆرانی دەگوت ئەو تەکنەلۆجیای سەردەمانە هیچی نەبوو. بزانە ئەگەر تەماشای کلیپەکان بکەی بەسەراتەکان بکەی هەمووی لە ئاهەنگ و لە بووگۆستنەوە و لە دانیشتێکی بێ ئەتەکەیتی هونەری ئەو ڕووی ئەو سەردەمانەشدا بووە. خۆ ئەگەر ئەو ڕۆ ئەو گۆرانیانە و لەو سەردەمای قورگە زێڕنی بیگوت بە فەرهادزیرەک سێ جاری دیکە دەبووە فەرهادزیرەک. فەرهادزیرەک ئەمن هەموو جار دەڕێم خوای گەورە بە کوردی بەخشی وەکو دەوڵەمەندکردنی ئەرشیفەکی کوردی، بەڵام لە هەمان کاتیشدا خوای گەورە ئەو شەنس و ئەو چارەنووسە باشێنێدا لە پای هونەرەکەیدا پێیدا بەحەسێتەوە. فەرهادزیرەک ئەو کەسە بلیمەتەبی ئێستا لە ناو بازاڕی پایسکلچیان بچی ئیشی کردن و فرۆشتنی پایسکل بکە، یاخود دەبواە ئێستا وەکو ئەوانەی دیکە گەورەترین مڵی بووە، گەورەترین ستۆدیۆی هەبووە، گەورەترین جێگای تۆمارکردنی دەنگ و ستایشی هونەری بووایە، نەدەبواە ئەو ئیشە بکورە. بەداخەوە دەبواە وەزارەتی ڕۆشنبیریش ئێستاش درەنگ نییە، ئێستاش درەنگ نییە ئەگەر بتوانن خزمەتێک بەوە بکەن بتوانی لە شوێنێکی شایستەدا ژیان بەسەر بە. بەسەراتەکانی فەرهادزیرەک زۆرن ئەوەندە بە نەرمونیانی جارێکیان بەفر دەباری، بەفرێکی زۆر باری لە هەولێری هاتین، ئەوەختێن بۆکس بلایزەرێکم بەبوو دەکات تاهۆی ئێستا بەگچکەی هەموو توانای خۆمان بە دەبلەوە بەکارینە توانیمان بگەینە خانزادی نەمانتوانی شۆڕبووینەوە، نەمانتوانی شۆڕبوون. ئێستاش ئەسمەکانمان مایە کاتی شەڕە بەفر و ئەوانە ئەمە بە چار کەسان لەویمان دەدا، ئەوش بەتەنێ لە هەر چارمانی دەدا. کاتی بەخۆ هاتینەوە ئەمە هەمووە زەرمان کردو، هێشتا زەرری نەکردبوو. ئەوجا لە شێوازی ئەوەی ڕوحیەتی گۆرانی لە ڕوحیەتی ئەدا لەگەر هەموو هونەرمەندەکانیش زۆر بەڕێز بوو، ڕەغمی ئەوەی کە ئەو وەختی لە قمەی ئەخلاقدا بوو، لە قمەی هونەردا بوو، لە قمەی هەستیشدا بوو. بەس ئەو شتەی نەبووە، ئەو خۆشاردنەوەی نەبووە لە ڕووی ڕاگەاندن بڕوان پێ بکە. ئێستا یەک بوو لەو کەسانەی لە هۆلیوود دەدەم. بەداخەوە ئەگەر باسی فەرهادزیرە بکەیت لە زۆر شوێن دەبی ڕابوەستی، بە جددی دەبی ڕابوەستی. ئەو قسەیە نەک ئەمن بیکەم وەکو عومەر زۆر باش، وەکو کەسێکی هونەری، وەکو کەسێکی مۆسیقژەن، وەکو کەسێکی بەئەدا، وەکو کەسێکی خوێنەر لە قوڕگ، لە تەبەقا، لە ئەدا، چۆن دەرێ حەیران سەربەند و ناوبەند و دوابەندی هەبیتن. ئەدای گۆرانیەکانی فەرهادزیرەک بەو شێوە بکرێ بە جددی دەبی بنووسرێتەوە. وەستایشم لە بۆ هەموو ئەو گەنجانەی کە ڕوحیەتی فەرهادزیرەکیان هەیە. ئەو وەختای زۆرینەی لە گەنجەکان گەنجی وا ئەوەندە تامەزرۆ بوون، ئەوەندە هەواداری بوون. گەنجە کاتە لامان گوتی ئەمن دەزانم حکومەتەکە هیچ لە بۆ فەرهادزیرەک ناکا، بەڵام خۆ ئەمن دەتوانم لە هەر ئاهەنگەکی فەرهادزیرەک گۆرانی دەرێ بەرامبەری دادەنیشم کەلیمە پیت وشە هەموویانی لە بۆ دەنووسمەوە، ڕۆژێک لە بۆی دەکەمە ئەرشیف. خۆزگا ئەو گەنجانەی کە ئەو کاتی گۆرانیەکان و ئاهەنگەکانی فەرهادزیرە چەند دەکرد ئەرشیف، ئێستاش بتوانن
بیگەینەوە دەستمان بڕواتان پێ دایانکەینە کتابێکی زۆر جوان دایانکەینە ئەرشیفێکی زۆر جوان لەبەر ئەوەی گەنجیمان نەتەوەیمان میلەتی کورد پێویستی بەو ئەرشیفانە هەیە. چاوتان ماز دەکەم گەورەی ئێوە وای کرد ئێمە زۆرمان شت پێوی بەس بڕوا بکە لە هەناسە گیر بوو ناتوانین هەموو شتێک باز بکەن لەسەر فەرهاد زیرەک. سوپاسی کاکە فراساز دەکەین لەگەر کاکە تەنیا لەگەر کاک فەرهاد لەگەر هەموو فەرهادەکانی دیکەش ئەوانی کە ئەوڕۆ میواندارمان بوون ئەمنوش لە جیاتی برێم عومەر زۆر باش دەرێن فەرهاد زۆر باش. چاوتان ماز دەکەم قوربانی.